دۆخی کەرکووک و بەشێک لە ناوچە کورسانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بەرەو مەترسیکی گەورە دەڕۆن. چەکدارانی داعش چالاکیەکانیان لەو ناوچانە زیاتر بوون، بە جۆرێکە مەترسی خستوەتە سەر زۆربەی ناوشاری کەرکووک و دەوروبەریشی. سەرۆکی پارتیگەلی تورکمانی هۆشداری لە خراپی ڕەوشەکە دەدات و داوا لە حکوومەت عێراق دەکات هەرچی زووە دۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە، ئەویش بە گەڕانەوەی پێشمەرگە کە شەرعیەت بۆ کەرکووک دەگەڕێتەوە. کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان پێویستی بە سیقە و متمانەیە، پێویستی بە گەڕانەوەی شەرعیەتە، پێویستی بە تەطبیقێکە بۆ ئەو تەطبیقش ئەوەی هێزی پێشمەرگی کوردستان بە هەماهەنگی ئۆپەراسیۆنەکان لەگەڵ سوپای عێراقی بکاتن بۆی ئەمن و ئاسایش بگەڕێتەوە بۆ کەرکووک و دەوروبەری کەرکووک و مەناتقە کوردستانەکان. ئێستا کەرکووک لەژێر مەترسیی گەورەی تیرۆریستانی داعشدایە. ئەو ڕۆژ بە ڕۆژ دەبینین کردەوە تیرۆستەکانی داعش لە کەرکووک و دەوروبەری زیادی کردووە، چڕی کردووە، خەڵکی فەقیر و سبیش دەبێتە ئەوەی کە زەرمەندی یەکەم دەبێت لەو منتخانە و ئێمە هیوادارین حکوومەتی ئیتیحادی ڕەچاوی ئەوە بکاتن تەطبیق لە کەرکووک بکرێتن، گەڕانەوە بۆ کەرکووک بە شەرعیەت بگەڕێتەوە. لە ناوچە کورسانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چەندین هێز و گروپی جۆراوجۆ لە سوپا و حەشدی شعبی و پۆلیسی فیدراڵی و هێزە ئەمنیە خۆجێیەکان هەن، بەڵام نەیانتوانیوە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. تا دێت داعشیش بەهێزتر دەبێت. پسپۆڕێکی سەربازی دەڵێ بەبێ پێشمەرگە هێزەکان عێراق ناتوانن ناوچە کورسانیەکان کۆنتڕۆڵ بکەن و ئەو چالاکیانەی داعشیش بە سەرەتایەکە بۆ بەهێزبوونەوەی ئەو ڕێکخراوە تیرۆریستیە لە عێراق. ڕۆژ بە ڕۆژ بێخاوەنیی زیاتریان پێوە دەرەکەوێت، ڕۆژ بە ڕۆژ هەست بەوە دەکەن کە ئەو کە دەسەڵاتی کورد لەو ناوچانە نەماوە ئێستا لە چ دۆخێکدان لە ینی ئەتوانین بڵین خاوەنی ڕاستەقینیان نیە لە ناوچەکەیە. هۆکارەکەیشی وەکو هەمومان دەزانین چییە، هۆکارەکانیان ئەو فەرەغە ئەمنیەکەی لە بینی پێشمەرگە و لە بینی سوپای عێراقیە لە ناوچەکە هەیە. سوپای عێراقی نەیانتوانیوە هەموو ئەو فەراغانە پڕکەنەوە، ڕێکخراوی تیرۆریستی داعش و ئەو منەظەمە جیهادی بچووکانی تریش کە ئێستا لە ناوچەکەیە دروست بوون توانیوانە سوود لەو فەراغەی جێشی عێراقی وەربگرن و بەردەوام مەترسی دروستکەن بۆ سەر خەڵک و بەسەر بۆ سەر هێزی پێشمەرگەی کوردستان و تەنانەت بۆ سەر جێشی عێراقیش. لە دوای 16 ئۆکتۆبەر دۆخی ناوچە کورسانەکان بە قۆناغی سەخت و نائاساییدا تێدەپەڕێت. لەو کاتەشەوە داعش سەدان چالاکی ئەنجام داوە. هۆکارەکەشی ئەو بووە هێزەکان عێراق ناتوانن بێ پێشمەرگە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقیش چەندی نەوڵێک هەبوو بۆ ڕێکەوتن بۆ گەڕانەوەی پێشمەرگە، بەڵام حکوومەت عێراق دەستی دەکات نایەوێت دۆخی ناوچە کورسانیەکان ئاسایی بکرێتەوە. خوشمە سادق، کوردستان 24 هەولێر.